خوێندکاری ژیر بە هیوای کاتەکی خۆش لەگەڵ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 139 زانیاریەکانت ساغ بکەوە. هێزەکان هەندێک جار ژمارە لە شێوەی هێز دەنووسرێ، واتە توان لەبەر نەبوونی بۆ ئاسانکاری بێگومان و لەبەر نەبوونی جێگاش. بۆ وێنە لێرە نووسرایە پرسیارەیەک 4 توان 3 واتە 4 جاران 4 جاران 4 3 جار. کە دەبینین چەند جێمان پێویستە ئەوە هەر ئەگەر 3 جار بی، ئەدی ئەگەر 12 جار بی جێیەکی زۆر پێویستە، لەبەرەوەی ئەو شێوە نووسینە هەیە هەتا بنووسین هەتا جێ زۆر نەگری. ئەو جە لێرە نووسرایە بەهایەکەی ببینەوە، واتە ئایا 4 جاران 4 جاران 4 دەکات چەند؟ ئەم دەزانم 4 جاران 4 دەکات 16 16 جاران 4یش دەکاتە 64 واتە لێرە دەنووسن دەکاتە 64 بەهایەکەی 64. پرسیاری دووش هەروە لێرە 2 جاران 2 جاران 2 جاران 2 جاران 2 2 جاران 2 4 ئەو جە 4 جاران 2 8 ئەو جە 8 جاران 2 16 16 جاران 2 دەکاتە 32 واتە دەنووسم 32 لێرە. بەو شێوەیە دەتوانی هەموو ئەوانە ئەو ژمارانە ئەنجامەکەی دەربینی لە خشتەی لێکدان، و ئەگەر بتەوێت وەڵامەکەش ساغکەوە دەتوانی بژمێر بەکاربینی. 3 توان 4 واتە 3 جاران 3 جاران 3 جاران 3 3 جاران 3 9ە، ئەو 3 جاران 3ش 9ە، 9 جاران 9 هەشتاویەکە، واتە دەتوانم دەنووسم هەشتاویەک. 8 جاران 2 واتە 8 جاران 8 توان 2 ببورن دەکاتە 64 لێرە. 9 توان 2 دەکاتە هەشتاویەک. 2 توان 6 ئەمن 2 توان 5م هەبوو لەولای کردیە 32 لێرە 2 چیتکەش زیادوە 2 توان 6 واتە دەبی بکاتە 32 جاران 2 دەبی بکاتە 64. پاشان 1 توان هەرچبی هەر دەکاتە 1 توان هەزار هەر دەکاتە 1 توان 12 هەر دەکاتە 1 چونکە 1 جاران 1 هەمیشە هەر یەکە. 6 توان 2 واتە 6 جاران 6 دەکات 36. لێرە ئەمن هەر بە خێرایی پرسیارەکانشی تەڵ دەکەم چونکە هەز دەکەم ئاسانە، یان هەز دەکەم بەیەک دەچن پرسیارەکان. لێرە ئەو پرسیارە گرنگترینیانە ڕەنگە هەر چ شتێک توان 0 هەر دەکاتە 1. باوانە ڕەشکەمەوە بچمە لای بابەتە چی دیکە. ئێستا ڕیزیەتی کردارەکان زۆر شتەکی گرنگە، بەهای هەریەکە لەو بڕانە ببینەوە. ڕیزیەتی کردارەکان ئەوەیە دەبی هەمیشە لە پێش چاوم بی. یەکەم شت ناوکەوانەی ئەنجام دەدەم، ئەو جاهێز یان توان ئەنجام دەدەم، پاشان جاران یان دابش جیاوازی نییە، ئەو جا کۆیان کە بەو جۆرەی دەبی ڕیزیەتیەکان ئەمن بپارێزم. لێرە پرسیاری سێزدا 6 و کۆ ببورن، کۆ و جاران هەیە لێکدان هەیە، لێکدانەکەی ئەنجام دەدەم جارێ واتە شەشەکەی وەکو خۆی دەنووسمەوە لە هەنگاوی یەکەم، کۆیەکەی وەکو خۆی دەنووسمەوە، ئەو جا 3 جاران 5 دەکا 15. ئێستا لە هەنگاوی دووەم 6 و 15 کۆ دەکەمەوە دەکاتە 21. بەو جۆرەی دەبی ئەمن هەنگاو بە هەنگاو کردارەکان بکەم. لێرە لە یەک هەنگاو دەتوانم 2 کردار بکەم کە هەردووچی کرداری هێزەیان توان
سێ تواندوو واتە سێ جاران سێ دەکات 9 کۆیەکەی دەینمە خوارێ جارێک کردداری کۆ ناکەم. 4 تواندوو واتە 4 جاران 4 دەکات 16 9 16 کۆ بکەمەوە لە هەنگاوی دووەم دەکاتە 25. پرسیاری 15 لێرە ناوکەوانەکە پێش هەموو شتێک 5 کۆ 2 یەکسانە بە 7 ئەو جارانی 6 لە هەنگاوی دووەم 7 جاران 6 یەکسانە بە 42. پرسیاری 16 24ەکە وەکو خۆی دەنووسمەوە دابەشەکە وەکو خۆی دەنووسمەوە جارێ کردداری ناوکەوانە 8 5 لێ بڕوە یان 8 کەم 5 یەکسانە بە 3 ئەو جالە هەنگاوی دووەم 24 دابەشی 3 دەکەم یەکسانە بە 8. پرسیاری 17 لێرە دوو هەنگاو لە هەمان هەنگاو دەتوانم دوو ئیشی بکەم 5 تواندوەکەی دەکەمە 25 کەمەکەی دەنووسمەوە جارێ ئەو جە ناوکەوانەکە 4 دوی لێ بڕوە یەکسانە بە 2 ئەو جە ئێستا لە هەنگاوی دووەم 25 دوی لێ بڕوە یەکسانە بە 23. پرسیاری 18 یەکەم جار یەکدانەکەی دەکەم ئەوانەی دی وەکو خۆی دەنووسمەوە 20 وەکو خۆی دەینووسمەوە یەکسانە بە 20 کەم وەکو خۆی دەینووسمەوە 5 جاران 3 دەکاتە 15 ئەو جا کۆیەکەش وەکو خۆی دەنووسمەوە 16 کەش وەکو خۆی دەنووسمەوە. لە هەنگاوی دووەم یەکەم جار دەتوانم 20 کەم 15 بکەم دەکاتە 5 ئەو جە کۆی بکەمەوە لەگەڵ 16 5 و 16 یەکسانە بە 21. بە ئەوانە بستەمەوە تا ئیشەکە ئاسانتر بێت. گەیشتمە پرسیاری 19 سێ تواندوو واتە 9 کۆی دەکەمەوە کۆیەکەی جارێ دەنووسمەوە ببورن کۆی ناکەمەوە دەینووسمەوە چارەکەی دەنووسمەوە کەمەکەی دەنووسمەوە ناوکەوانەکەش ئەنجام دەدەم 2 لەگەڵ 1 2 کۆیەک دەکاتە 3 ئەو جە لە هەنگاوی دووەم 9 چارەکەی کۆ دەکەمەوە کە دەکاتە 13 کەمەکەی جارێ هەروەکو خۆی دەنووسمەوە 3 دەنووسمەوە ئێستا 13 کەم 3 دەکاتە 10 یەکسانە بە 10. کەواتە باشترە هەنگاو بە هەنگاو هیچ خێرا هەڵە و شتی وا کەم دەبی ئەگە خێرا نەبی. پرسیاری 20 2 توان 3 واتە 2 جاران 2 جاران 2 دەکاتە 8 جارانەکەی دەنووسمەوە ناوکەوانەکەش ئەنجام دەدەم لە هەمان هەنگاو 15 هەشتی لێ بڕوە 7 ئەو جە هەنگاوی دووەم 8 جاران 7 یەکسانە بە 56. پرسیاری 21 8 تواندوو یەکسانە بە 64 دابەشەکەی جارێ ناکەم ناوکەوانەکە 9 کۆ دەکەمەوە لەگەڵ 7 یەکسانە بە 16 ئەو جا 64 دابەشی 16 بکەم دەکاتە 4 چونکە 4 جاران 16 دەکاتە 64. ئێستا تەواو بووم لەو بەهایانە بەهایەکانم دیتەوە بەهای ئەو بڕانە بچمە لای بەهای هەر یەک لەم بڕانە ببینەوە دیسان بەهایەکان دەبی ببینمەوە. پرسیاری 22 321 جاران 29 321 جاران 29 ئاسانترین ئەوەیە ژمارە گەورەکە لە سەرەوە بی ژمارە گچکەکەش لە خوارێ بێ 9 جاران 1 دەکا 9 جاران 2 دەکاتە 18 9 جاران 3 دەکاتە 27 لەگەڵ یەکیش دەکاتە 28 ئەو جە دەچمە لای دووەکەی 2 جاران 1 دەکاتە 2 نابی لە بنەوەیەکەی بنووسم
هەمیشە یەک خانە دەچمە لای دەستی چەپ. دوو جاران دوش دەکات 4 دوو جاران سێش دەکا 6. ئێستا ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە. نۆ هیچی لە ژێرە نییە، لە ژێرنۆ هیچ ژمارەک نییە، کەواتە هەر نۆیە. 8 و 2 دەکات 10. 8 و 4 دەکات 12 لەگەڵ یەکیش 13. 2 و 6 دەکات 8 یەکیش دەکات 9. ژمارەکە دەکاتە 9309. بەهایەکە دەکات 9309. پرسیاری 23 پیتی کەم 42 کاتێک کە پیتی یەکسانە بە 98 واتە ئەمن ئەەکەی دەبی لابم لە جیاتی بنووسم 98 ئەو جا کەمی کەم لەگەڵ 98 کەم ئاسانترین شت ئەو هایە ژمارەکان لە ژێر یەک بنووسم، یەک لەسەر یەک لە خوارێ هەتا هەڵەی نەکەم. ئێستا هەمیشە لە لای ڕاست دەست پێ دەکەم. 8 دووی لێ بڕوە، 8 کەم 2 یەکسانە بە 6، 9 کەم 4 یەکسانە بە 5 کەواتە بڕەکە دەکاتە 56. کەواتە دەنووسم کەم 42 یەکسانە بە 56 لە کۆتایی، چونکە ئەمن کە ئەەکەم لا بردیە نووسیتم 98 و ئەو شتانە هەمووی دەبی چاکەم، بەڵام ئەمن لێرە بە خێرایی ئەنجامەکان دەنووسم. بەڵام خوێندکاری ژیر دەبی ئەوها بنووسی، ئەو جا بنووسی دەکاتە 58. بڕەکە یەکسانە بە 58. پرسیاری 24 پیتی دا بە شنۆ دەکاتە چەند ئەگەر 153 بی، واتە 153 دەبی بینم دابەشینۆی بکەم. دابەشینۆ ئەو جە بە هەوەسی خۆم دابەشەکە بە لێرە یان بە دوور و درێژی. ئەمە لێرە دابەشی دەکەم هەمیشە لە دەستی چەپی ژمارەکەی سەرەوە 15 دابەشنۆ دوو جاران 9 کەواتە یەک هەیە. ئەو جا کە یەک هەبوو یەک نۆ هەبوو لە 15 چەند ماوە، یەک جاران 9 15 نۆی لێ بڕوە دەبی بمینێتەوە 6. شەشەکە چی لێ دێ؟ شەشەکە لە لای چەپی ئەو سێ دەنووسرێ وەکو ئەوەی وایە 63 هەبی دادەندرێ. 63 شەشەکە ئالێرە دادەندرێ. 63 دابەشینۆی دەکەم لە خشتەی لێکدان ئەگەر نەزانم. 63 چەند نۆ هەیە؟ 7 هەیە، چونکە 7 جاران 9 دەکاتە 63 کەواتە بەهایەکە کردیە 17. بەهایەکە کردی 17. بێمە لای پرسیاری 25 ژمارەکەم هەیە جارانی پیتە کرایە، بەڵام هیچ هێمای جاران نابینم. ئەگەر هیچ هێمایەکەم نەدیت لە مابەینی ژمارە و پیت، ئەوە دەبی بەخۆم بزانم لێکدانە، واتە 100 پیتی ئەو سەدا پیتەکەی لا دەبم، هێمای لێکدان دەنووسم، پیتەکە دەکاتە 15 دەنووسم 15. 100 جاران 15 ئەویش زۆر ئاسانە. 102 سفری هەیە دەیان نووسمەوە 15 کەش وەکو خۆی دەیمە خوارێ، چونکە 15 جاران یەکەر دەکا 15 واتە بەهایەکە یەکسانە بە 1500. ئێستا دێمە لای پرسیاری 26 پیتی ب جاران پیتی ج ئەگەر بەکە بکاتە 19 جئیش بکاتە 7 واتە 19 جارانی 7 دەکەم. 19 جاران 7 9 جاران 7 دەکاتە 63. 7 جاران 9 63 7 جاران 1 7 لەگەڵ 6 7 و 6 دەکاتە 13 کەواتە بەهایەکە دەکاتە 133. پرسیاری 27 21 فاریزە 5 بەش لەدا کۆ پیتی س ئەگەر پیتی س بکاتە 8 فاریزە 2 بەش لەدا. ئاسانترین ڕێ ئەوەیە فاریزەکان لەژێر فاریزەکان بنووسمەوە، 8 کەش بنووسم لە ژێر یەکەکە، ئەو جا 2
لە بن ئەو پێنجەی بنووسم ئەو ژمارەکان کۆکەمەوە دەنا هەڵەی دەکەم 5 کۆ 2 یەکسانە بە 7 فاریزەکەی بینمە خوارێ 1 کۆ 8 یەکسانە بەنۆ 2 کەش بینمە خوارێ هیچ ژمارەك لەوێ نییە کۆ بکەمەوە لەگەڵی لە 0 زیاتر کەواتە بەهایەکە یەکسانە بە 29 فاریزە 7 بەش لە 10 بەش یان 7 ئەوە 7 بەش لە 10 بەش دێمە لای بڕێکی جەبری بنووسە بۆ هەر یەکە لەم دەقە زمانەوانیانە واتە هەندێک جار بە قسە هەندێک جار بە دەقی جەبری دەربڕین بڕی جەبری دەنووسین هەم بە وشە هەم بە بڕی جەبری واتە بە پیت و بە ژمارە سەرجەمی ب وە 12 کو دەنووسم بێگومان زۆر بە ئاسانی بئی دەنووسم کە دەبینم سەرجەمە کۆی دەکەمەوە لەگەڵ پیتی لەگەڵ ژمارە 12 ئەوە بڕەکەم نووسی تەنیا بڕەکەی دەنووسم هیچ شیکاری ناکەم و سەرجەمی هیچ سەرجەمەکەی نابینمەوە چونکە نازانم بە چەندە کەواتە تەنیا ئەو نووسینە بەسە کۆ 12 یان 12 کۆ هیچ کێشە نییە پرسیاری 29 ئەنجامی لێکدانی 3 لەگەڵ سەیەکەی دەنووسم ئەو جە بە هەوەسی خۆم یان پیتەکەی هەر پێوە دەلکێنم یان لە جیاتی جارانەکی دەنووسم ئەو جا پیتەکەی دەنووسم پیتی یان دەتوانم کەوانش بنووسم پیتەکەش لە ناو کەوانەی بنووسم بە هەوەسی خۆم یەک لەو شتانە یەک لەو ڕێیانە هەڵ دەبژێرم گرنگترین شت ئەوەیە 3 جاران پیتی ئەوە گرنگە کە جارانە پرسیاری سی جیاوازی نێوان ژمارە سی وە پیتی ئەوەش زۆر ئاسانە جیاوازی واتە کەمکردن واتە سیم هەیە پیتی نئی لێ بڕوە ئەوە جیاوازیە پرسیاری سیویەک پیتی ب دابەش دەکرێت بەسەر 4 پیتی ب دابەش دەکرێت بەسەر 4 دەتوانم ئەوهاش بنووسم بە هەوەسی خۆم پرسیاری 32 15 جاران پیتی ئەوەش هەر زۆر ئاسانە 15 یان 15 هێمای جاران ئەو جا یان کەوانە 33 بچووکترە لە بە 4 واتە کەم 4 ئەوەش ئاسان بوو ئەو جە پرسیاری 34 بچووکترە لە 234 بە 234 کەم 8 زیاترە لە 2 بەسەر 3 دەنووسم 8 کۆ 2 بەسەر 3 وە پیتی تەنیا کۆیەکەی دادەنێ دابەش دەکرێت بەسەر 72 دابەش دەکرێت بەسەر 72 واتە زۆر بە ئاسانی دەتوانم وەڵامی ئەو جۆرە پرسیارانە بدەمەوە لێرە بە پێچەوانە دەقەکی زمانەوانی بنووسە بۆ هەر یەکە لەم بڕە جەبریانە زۆر ئاسانە ئەوەش چونکە دەتوانم ئەمن کەڵک وەرگرم لەو زمانەوانیانەی سەرەوە کەواتە لێرە دەتوانم بە 3-4 زۆر بنووسمەوە دەتوانم بنووسم سەرجەمی پیتی لەگەڵ 5 دەتوانم بنووسم کۆکردنەوەی پیتی لەگەڵ 5 دەتوانم بنووسم زیاترە لە 5 بە پیتی بە زۆر دەتوانم بنووسم یەکە چەند هەڵبژێرە خوێندکاری ژیر 38 دەتوانم بنووسم لێکدانی 5 لەگەڵ ب دەتوانم بنووسم 5 جاران ب دەتوانم بنووسم 5 کەڕەتی ب
دەتوانم بنووسم ب کەڕەتی 5 لێرە جیاوازی مابینی پیتی ف وە 4 دەتوانم بنووسم لە ف کەمترە بچووکترە لە ف بە 4 هەروەها لێرە بچووکترە لە 18 بە پیتی س یان دەتوان بنووسم 18 کەم پیتی س یان دەتوانم بنووسم جیاوازی مابینی 18 و پیتی س لێرانە دابەشکردنی پیتی م بەسەر 5 لێرە دەتوانم ئەوها بنووسم لێرە دەتوانم بنووسم دابەشکردنی 12 بەسەر پیتی ب یان 12 دابەش ب یان دابەشە بەسەر ب کەواتە لێرە زۆر ڕێ هەیە لۆ نووسینی ئەو جۆرە دەقی زمانەوانی هەر یەکە لەم هاوکێشانە بە هزرشی کار بکە لێرە هاوکێشە واتە لای چەپ و لای ڕاست هەمیشە لای ڕاست هەیە لای چەپیشەیە لە هاوکێشەش هەمیشە دەبی هاو سەنگ بی نابی لای بەهای لای ڕاست گەورەتربی یان گچکەتربی لە بەهای لای چەپ لێرە ئەمن هەرێکە لەو هاوکێشانە بە هزری شیکاری هاوکێشە واتە پیتەکە چ ژمارەکە پیتەکە دەکاتە چ ژمارەک ئاسانترین ڕێ ئەوەی ئەمن بێم وەکو ئەوەی وایە ئەو پیتەی دەستی خۆم لەسەری دانێم یان بیسڕمەوە بزانم بیرکەمەوە ئایا ئەمن چ کۆبکەمەوە لەگەڵ سێ دەبیتە 5 هەتا بزانم چ پێنجەکەی کەم سێ دەکەم دەکاتە 2 واتە ئەمن ئەگەر لێرە دووم هەبوایە کۆم بکرباوە لەگەڵ سێ دەکردە 5 لای ڕاست لای چەپیش هەر 5 بەخۆی کەواتە دەبی چ بنووسم دەبی بنووسم پیتی س یەکسانە بە ژمارە 2 لێرە دەنووسم هەتا بزانم چ ژمارەك ئەمن کۆبکەمەوە لەگەڵ 2 ئەو جا دەبیتە 6 هەتا بزانم 6 کەم 2 دەکەم دەکات 4 کەواتە دەنووسم پیتی م یەکسانە بە ژمارە 4 ئەو جە ساغش دەکەمەوە دەبینم ڕاستە 46 ئایا ئەمن چ ژمارەك کۆبکەمەوە لەگەڵ 4 دەکاتە 10 باشترین ڕێ ئەوەیە دەیەکەی کەم 4 بکەم واتە پیتی ل دەبی بکاتە 6 چونکە کە 6 کۆ دەکەمەوە لەگەڵ 4 دەکاتە 10 بێگومان هیچ جیاوازی نییە ئەگەر پیتە نادیارەکە یان ژمارە نادیارەکە لە لای ڕاستی هاوکێشە بیان لە لای چەپی لێرە ئەمن چ ژمارەك کەمی 6 لێ دەربینم لە ژمارەکەی دەرکەم هێشتاش سێ دەمینێتەوە هەتا بزانم چ ژمارەك ئەو دوانە کۆ دەکەمەوە واتە پیتی ن یەکسانە بە 3 کۆ 6 واتە یەکسانە بە 9 ئەگەر 9 بینم لێرە دانێم 6 لێ بڕوا دەکاتە 3 لە لای ڕاستیش هەر سەیە هاوکێشەکەم هاو سەنگە لێرەش پیتی ف یەکی لێ بڕوا هێشتا 4 دەمینێتەوە ئەگەر ئەو دوو ژمارەی کۆکەمەوە دەکاتە ف واتە پیتی ف یەکسانە بە 5 لێرەش پیتی م یەکسانە بە 18 چونکە ئەگەر 18 بینم 6 لێ بڕوا هێشتا دەمینێتەوە 12 ڕاستە بەو جۆرەی دەتوانم هاوکێشەکان شیکار بکەم و ساغیش بکەمەوە هەتا دڵنیابم لە وەڵامە ڕاستەکەم خوێندکاری ژیر هاتمە کۆتای ئەو لاپەڕەیە ئەگەر هەڵە و شتێک هەبی دەتوانن لە کۆمنتەکان لۆم بنووسن چونکە ئەمن هەز دەکەم ئاسان نییە قسەکردن لە هەمان کات بیرکردنەوە لە هەمان کات نووسین لە هەمان کات ئاگام لێبی لە پرۆگرامەکان هەڵدانەوەی لاپەڕەکان و گۆڕینی لاپەڕەکان و گۆڕینی پرۆگرامەکان لەبەرەوە چاو بپۆشن لە هەڵەکان و هیوادارم کە بزانن لەبەر ئەو هەڵانە کرایە هەندێک جار وانەکەی دووبارە دەکەمەوە بە زۆر جار
جاری سێمیش هەر هەڵک هەیە ئەو کات ڕەنگە وانەکەی دابەزێنم و بڵاو بکەمەوە بە هیوای چاوپۆشین لە هەڵەکان و هەروەها دەتوانن ڕاستی بکەنەوە لە کۆمنتەکان هەتا ئەگەر یەکە چیتکە وانەکەی جێی لەوانەکەی گرت بزانی کە هەڵەکە ڕاست کرایتەوە. هەتا ساتمە کۆتای ئەوانەیە و هەتا وانەی داهاتوو هەر بژین.